هاوشێوەی زۆرێک لە وڵاتانی جیهان لە کوردستانیش بەکارهێنانی دەرمان لەلایەن بەشێکی زۆر لە جوتیارانەوە بۆتە دیاردا. لەو چوارچێوەیەدا جوتیارێکی زۆر بە مەبەستی زوو پێگەیاندنی بەرەمەکانیان دەرمان و بێسکەری کیمایی بەکار دێنن. فەلاحی لاوەکیش هاتووەتە ئەم وڵاتەوە لە شارە زوورە لە شارەکانی ترۆ کە شتی خراپ بەکارهێنن کە کۆمەڵە نیوەی زەویەم دەشتانیان گرتووە خەڵک بێتاقەت وەلایەن تێشیەکان شووتی بۆ پۆتاسی تێکەن بۆ گەورەکردنە تێک دەرمانی تێکەن بۆ سوورکردن لەبەرەوەی کە شووتێکە تەپەکە شووتێکە ناشرین نەکات بەگشتی لە ساڵ هەشتای خەڵک بەکارهێناوە. شارەزایەکی بواری کوشت و کاڵیش ڕێنمایی دەدات و دەڵێت جوتیاران تا بتوانن لە دەرمانی کیمایی خۆیان بە دوور بگرن بەو پێی زۆر بەکارهێنانی کاریگەری خراپی دەبێت ئەگەر هەر بەکاریش دێت با بەڕێژەیەکی کەم بێت. ئەو دەرمانانە کە و جوتیار بەڕێزانە بەکارێن دەرمانی گەشەنایان بۆ خات بەکارێنێ هیانە بۆ گەشەی شووتەکە لە مەراحیلی گوڵەوە هەتاوکو کاتێک کە لێکیتەوە ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەکاری بێن هیچ زەرێکی نییە بەڵام بەو شێوە زۆرە کە ئەوەی من ئاگادارم هەندێک فەلاح بەکارێنێ بەڕاستی زەرری تەندروستی هەیە. بەڕێوبەری کوشتتوکاڵی سەی سادقیش داواکارە جوتیاران تەنها بە ڕێژەی پێویست پێین و دەرمانی کیمایی بەکار بێنن ئەوەشی نەشاردەوە هەندێک لە جوتیاران بەوەی نەشارەزاییەوە لە بەکارهێنانی دەرماندا دەکەونە هەڵەوە. داواش دەکات جوتیاران بەر لە بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە بۆ وەرگرتنی ڕێنمایی پێویست سەردانی یەکە کوشتتوکاڵیەکانی سنوورەکەیان بکەن. بە پێی پێویستە بێ بەکار بێت و داوای ڕێنما بکە لەو شوێنە کە پێ لێ ئەکرێت ئەگەر ئەو شوێنە شارەزای نەبوو یا دوورە دەستیش نەبوو سەردانی بەڕێوەبەراتی کشتتوکاڵ بکە بەڕێوەبەراتی کشتتوکاڵ یەکە کشتتوکاڵەکان کات لە هەر سنوورێکا بوو بۆی زانیاری تەواوی لەسەر دەرمانەکە باتێت چونکە گرفت هەیە لە کارەکە ئەوش گرفتەکە زمانە جوتیارەکە بە تەواوی زمان نازانێ و ڕەنگە دوکاندارەکەش زمان نەزانێ. ماوەیەکە پرسی بەکارهێنانی پەین و دەرمانی کیمایی بۆ خێراکردنی گەشەی بەرەبوومە کوشتتوکاڵیەکان بووەتە قسە و باسی ناو هاوڵاتیان. لەو نێوەندەشدا سەرباری دڵەڕاوکەی هاوڵاتیان داوا دەکەن حکومەت چاودێری بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە بکات و خولی وشیاری بۆ جوتیاران بکاتەوە تاوەکو لەلایەک تەندروستی هاوڵاتیان پارێزراو بێت لەلایەکی دیکەشەوە بەرهەمی نێوخۆیی برەوی زیاتری پێ بدرێت و متمانەی خۆی لەدەست نەدات. سوێ محەممەد کەناڵی ئاسمانین پەیام.